لەبەر شەڕی نەخوازراوی داعش وهروەها تێکچوونی پەیوەندیەوە المبادرة العالمية للشراكة حول الميزانية. أما وەکو إخراج لەسەر ئەوەی چاودێری لەسەر جێبەجێکردنی بودجەکە ئەکتیڤە یان نا لە ساڵی 2010 تا 2017 لە مؤشری ئەو ڕێکخراوە بووە عێراق ڕۆلی هاوڵاتیان نەبووە لە ئاگاداربوون لە چۆنێکی دانانی بودجە بۆ بابەتی شەفافیت و یاسای بودجە. دەستەی دەستپاچی لە ناوەڕاستی ساڵی 2003ەوە دەبڕێ ئەو ماوەی پێویست بوو هەتا دەڕووی لۆجستی و دامەزراندنی مۆزۆفەکان و دامەزراندنی لێکۆڵەر و وەکوتە کارەکانی خۆی تا ڕادەیەک بتوانێت جێبەجێ بکات. لە 2014 بۆ دەستپاچی ئەو شانسەیە بووە لەگەر عمری دەستەی دەستپاچی کە هەیە یاسای بودجە نەبوو هەموودا بوو دەستگاکارەوە و بە خۆشحاڵیەوە کە لە وڵاتەکانی کە زۆر پێشکەوتووترا لە بەرەوەی کەرتی تایبەتی شتێدا قەرزداری وڵات داهاتمان چەندی سەرنج دەکرێت چەند کەسی داوات دادگەر راپۆرتێکی کەسی خۆی بخوێنێت لە کاتێکەوە کە بەڕاستی و سەبەبانەیە ئێڵێن سەبەبانەیە چەند داقیقەن پەیوەندی بە سیاسەتەوە یەک دنیا دام و دەستگات هەیە نە زانیاری ئەدەیت نە راپۆرت دەدەیت نە سەبەب باسەکەی لەم ناسەبەیەکانەوە بە 9 ساڵ جاری دينا علاقة عنوان بموضوع دستي نزاهة ديواني تابعي دارائي أجر برلمان واسع جدا ده يشهر بحكومة حسابات نظامات مجتمعي مدني كرتي تايبة صار قصد لا يشتغل